بسم الله الرحمن الرحيم. الحمد لله على آلائه، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له في أرضه وسمائه، وأشهد أن محمدا عبده ورسوله وخاتم أنبيائه، صلى الله عليه وعلى آله وأصحابه صلاة دائمة إلى يوم لقائه، وسلم تسليما كثيرا. أما بعد، بەڕێزانم بەردەوامین لەگەڵتان لە زنجیرە باسی چل ئامۆژگاری بۆ ئیسلاحکردنی ماڵەکان. لە ئامۆژگاری نوێمدا بووین. ئامۆژگاری نوێم دروستکردنی کتێبخانەیەکی ئیسلامیە لە ماڵدا. دروستکردنی کتێبخانەیەکی ئیسلامی لە ماڵدا یارمەتی ئەهلی ماڵەوە دەدات، ماڵ و منداڵ دەدات، وا دەکات ببێتە هاندەرێک و پاڵنەرێک بۆیان بۆی زیاتر دیراسە بکەن و زیاتر بخوێننەوە، و یارمەتیشاندا لە تێگەیشتن لە دین و ئیلتیزامبوون بە حوکمە شەرعیەکان و شارەزابوونیان. و پێویست ناکات کتێبخانەکە ئەوە بێت کە زۆر گەورە بێت، بەڵکو گرنگ ئەوەیە کتێبی بەسوود و مانابەخشی تێدا بێت. دەتوانرێت شوێنێکی ماڵەوە تایبەت بکرێت، شوێنێکی پوخت خاوێن کەوا بکات جەوێکی خوێندنەوە بڕەخسێنێت، ژوورێک تایبەت بکرێت، ئەگەر بکرێت ژوورێک تایبەت بکرێت بە ژووری کتێب خوێندنەوە و کتێبخانە، و لەگەڵیدا کتێبەکان بە شێوازێکی جوان تەرتیب بکرێت، جا بە پێی قیسمەکان بێت، تەفسیر و عەقیدە و مەسەلەی پەروەردەی ئیمانی و مەسەلەی بابەتی کۆمەڵایەتی بە پێی قیسمەکان تەرتیب بکرێت، یا هەندێک کات دەتوانرێت بە پێی ئەبجەدی بە هەر شێوازێک کە خاوەن ماڵ و منداڵ بەیان ئاسان بێت و بتوانن بە ئاسانی سەرچاوەکانیان دەستکەوێت و کتێبەکانیان دەستکەوێت بە هەر شێوازێک کە خۆیان لەسەری ڕێبکەون و بۆیان گونجاو بێت، بە شێوازە تەرتیباتێکی جوانی بۆ بکەن و وابێت منداڵ نەیدڕێنێت و دوور بێت لە دەستی منداڵەوە. و کتابی تێدا بێت بۆ هەموو بابەتەکان، و بەڵام بە تایبەت بابەتانێک بێت کە نووسەرەکانیان ئەهلی سیقە بن، ئەو کەسانی کە نووسەرەکانن دڵنیابی لە عەقیدەیان، لە بیرکردنەوەیان، لەوەی کە کەسانێکی تەعەسسوبیان نییە، دەمارگیر نین بۆ هیچ مەزهەبێک، و کەسانێک بن کە پشتیان بەس بێ بە بەڵگەی قورئان و سوننەت و بەڵگەی سەحیحیان هەبێت، بابەتی مەوزوع و ضەعیف نهێنن، تێکەڵ بە مەوزوعەکانیان یکەن و تەئویلی پێ بکەن. و هەروەها تێدا بێت کتابی تەربیەتی منداڵان، کتابی تێدا بێت بۆ هەموو ئاستە جیاوازەکان، بۆ منداڵ، بۆ ناوجەوانان، بۆ گەورە، بە پێی مەرحەلەی تەمەنی کەسەکان کتابی جیاواز هەبێت بۆی هەردوو لە هەموو ویلایەک ئیسفادەی لێ بکات. و دەتوانرێت هەندێک جۆر کتاب هەیە کە بۆ کەسی خاوەن ماڵ گونجاو بێت، بیکاتە هەدیە بۆ میوان، بۆ برادری منداڵەکانی، بە هەر شێوازێک کە بتوانێت کاری خێر بکات، لە کتابێکی بەسوود بخاتە ناو کتێبخانەکەیەوە. وەکو ئەگەر اقتراحی کتاب بکەین، کتاب زۆرە. بۆ نمونە لە مەجالی تەفسیر ئەگەر هەر یەک دوو ناو بڵێین، تەفسیری ئیبن کەثیر و تەفسیری سەعدی و تەفسیری بەدائع التەفسیر هەیە لە ئیبن قەیم جەوزی، ئەوانە کتاب لە ئەو بواراندا زۆرە، بەڵام ئەوانە کتابێکن کە بەڕاستی جێی سیقەن و ئەهلی سیقەن و کتابانێکی پڕ مەعنا و پڕ زانست و سوودن. لە مەجالی حەدیثدا، زانستی حەدیثدا، صحيح الكلام الطيب من هي، عمل المسلم في اليوم والليلة من هي، رياض الصالحين وشرحكي من هي، مختصري صحيح بخاري من هي، مختصري صحيح مسلم من هي، صحيح جامع الصغير من هي، وضعيف جامع الصغير من هي، صحيح ترغيب وترهيب من هي. يعني كتاب كان زۆرن کە بمانوی ئاماژیان بکەین، بەڵام ئەوانە لە مختصری ئاماژەی پێ دەکەین، و ئەمانەش ئەوە نییە کە ئێمە ئاماژەمان پێکرد بڵین تەنها ئەمانە بەکەڵک دێن، نەخێر، بەڵام ئەوانە پێشنیارێکی زۆر باشن، و شتی تریش لەوانەیە هەبێت و کەسانی تریش هەبێت و، بەڵام گرنگ ئەوەیە
خوێنەر ئەو کەسانی هەڵی دەبژێرێت ئەو کتابانی هەڵی دەبژێرێت ورد بێتەوە لێ لە ئەوەی کە ئەم کتابە چۆن دانراوە دانەرەکەی چێە و ئەهلی سیقەیە یان نە. لە بواری عەقیدەدا فتح المجيد شرح كتاب التوحيد أو من هي أعلام السنة المنشورة من هي حكمي شرح عقيدة تحاوي من هي كتحقيق الشيخ الباني كردويتي سلسلة عقيدة من هي عمر سليماني أشقري كأو هجد برقة أشراط الساعة من هي نشانة كان قيامتي دكتور يوسف وابل. لمجالي فقه دا منار السبيل من هي ابن ضيانة، زاد المعاد من هي المغني من هي ابن قدامية، فقه السنة من هي صحيح فقه السنة من هي ملخص فقه من هي الشيخ صالح فوزان، مجموعي فتوى كاني الشيخ ابن باز وابن عثيمين عبد الله بن جبرين وصفة الصلاة صفة نواجي بيغمبر صلى الله عليه وسلم كهي الشيخ البانية همانا وهي الشيخ عبد العزيز بن باز شيتي ومختصر أحكام الجنازة وأنا من هي خوينر دتوانيت سرتاوي تريش بيدا بكات بلام تأكيد ما لي كردو كبزانت أو كسيك بتعبت لبابتي فقهي دا أو كسيك كتابك هاني دخوينتوا كسيكي دمارگير نبت زیادە ڕەوی نەکا لە دیندا وە کورتیش ناکات دینەکەت چۆنە وە خۆی جێبەجێکە نە زیادە ڕەوی تێدا بکات نە کورتی تێدا بکات و تعەسوبیشی نەبێت بۆ هیچ مەزهەبێک ئەو کەسێک کە کتابەکەی دەخوێنیتەوە تعەسوبی نەبێت بۆ هیچ مەزهەبێک وە کەسێکی مامناوەند و عادل بێت و کەسێک بێت ئەهلی سیقە بێت و حەدیسەکان و بەڵگەکانی بەڵگەی سەحیحی هەبێنێتە ڕوو بە ئینسافەوە بڕیار لەسەر بابەتە فقهیەکان بدات و لایەنی بەرامبەری سفر نەکاتەوە کەسێکی دەمارگیر نەبێت. بۆ مەسەلەی کتابی پەروەردەی ئەخلاقی و پاکی نەفسەکان تهذیبی مەدارج السالکین هەیە، کتێبی الفەوائد هەیە، الجواب الكافي من هەیە. ئەوانە هەموو کتابێکن کە بتوانێت بەتایبەت ئەوانی کە شارەزایان لە زمانی عەرەبی هەبێت ئەوانە بەکاربێنێت زۆر ئیسفادە دەکات و بە دەتوانێت لە ماڵەوە بۆ ماڵ و منداڵی شەرح بکات و هەوڵ بدات بیان خاتە سەر ئەو کتابانە و شارەزایان بکات سوودی باشی دەبێت. ئەگەر واش نەبێت بە زمانی کوردیش خۆشمان چەندەها کتابی بە سوود و بە پێزمان هەیە کە دەتوانرێت لە کتێبخانەکان و لە پێشەنگاکانی کتێبدا دەست بخرێن و دیراسە بکرێن. وەکتێبی ژیاننامەمان هەیە، ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، البداية والنهاية هي كتابي ابن كثيرة، كتابي زور باشا. مختصر الشمائل المحمدي من هي كترمذي السيوطي والشيخ الباني كورتي كردوتوا. الرحيق المختوم من هي العواصم من القواسم هي ابن عربي من هي سير الأعلام النبلاء أمان من هي أمان كتابي كي باشن لبواري السيرة ده. وزور كتابي تازه من هي لمسألة پروردي إيماني ده، لمسألة پرپداني علم نفس ده، لمسألة چۆنیەتی ئەرکی دایک و باوک بەرامبەر منداڵەکان، ئەرکی پیا و بەرامبەر ماڵەوە، ئەرکی ئافرەت بەرامبەر ماڵەوە، هەموو ئەمانە دەست دەکەوێت و دەتوانرێت بە تەنانەت ئێستاکە سواز بخوا بە زمانی کوردیش سەرچاوە زۆرە و تەنانەت کتابە فقیەکانیش ئێستا بە کوردی دەست دەکەون کە ئەوەش شتێکی زۆر باشە ئینشاءڵڵا. ئامۆژگاری دەیەم هەبوونی مەکتەبەی سەوتی لە ماڵدا، تەسجیلێکە جا بە هەر شێوازەکە بە مۆبایل دەکرێت، گرنگەوەیە بتوانرێت مەجموعەیەک بابەتی سەوتی لە بوارە جیاوازەکاندا ئامادە بکرێت، جا بە فلاشێکە دەخرێتە سەر فلاشێک، دەخرێتە سەر سیدیەک، دەخرێتە سەر کۆمپیوتەرێک، دەخرێتە سەر تەلەڤیزۆنێک، لەسەر مۆبایلەکەیە بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت مەکتەبەیەکی سەوتی دروست بکرێت لە ماڵەوەدا وەکو مسەجیلێک بێت کە بتوانرێت سوودی لێوەربگیرێت و پێ بکرێت.
بۆ نمونە چەند وتارێکی چەندەها وتاری مامۆسانی بەڕێزمان هەیە بانگخوازان دەتوانرێت لە ماڵەوە ئەم وتارانە لێ بدرێت گوێگرتن بۆ قورئان بۆ نمونە گوێگرتن بۆ فتواکان چەندەها ئێستا فتواکان زۆر بە ئاسانی لە ئینتەرنێتەوە بە سەوت دەست دەکەوێت قورئان بە ئاسانی دەست دەکەوێت و ئامۆژگاری مامۆستایان بە سەوت دەست دەکەوێت يعني شرحی تەفسیر مەسەلەی چ بابەتێکت بوێت ئێستاکە تەکنۆلۆژیا ئەوەندە ئاسانکاری کردووە دەتوانی لە فایلی سەوتی لە ئینتەرنێتەوە دەستت بکەوێت و بیخێ سەر فلاشێک یان لە مۆبایلەکەتدا خەزنی بکەی بۆ ماڵەوە هەڵبکرێت کە ئەوەش وا دەکات هەم سوودێکی باش بگەێنێت بە ئەندامانی ماڵەوە هەمیش کە کەسێک خەریک بوو بە ئەم بابەتانەوە دوور دەکەوێتەوە لە پێکردنی مۆسیقا و گۆرانی و کات بە فیڕۆدان ئەوەش دیسانەوە خۆی خێر عەلا خێر و خێرێکی زیادەیە ئیسفادەیەکی زیادەیە کە تۆ ئینسانەکە جگەلەوەی کە خێری دەست دەکەوێت لە شەڕیش بە دوور دەبێت. و بەڵام وەکو باسمان کرد دەبێت ئینسانی مسلمان وریابێت فتوا لە شێ وەردەگرێت بۆ نمونە ئەمە بابەتێکی دینە و بابەتێکی سادە نیە هەر کەسێک بۆ گوێی لێ بگری هەر کەسێک بۆ قسەی لێ وەربگری بە قسەیەکی بڵێ تەواو ئەمە حەقیقەیە دەبێت ئەو کەسەی کە فتوای لێ وەردەگری دەبێت لە مەسەلەی لە خواترسەکەی دڵنیابی مەسەلەی زانستەکەی لی دڵنیابی دەبێت کەسێک بێ ناسرابێ بە ئیسلاح و بە لە خواترسی و تەنانەت دەبێت خۆشت توانای ئەوە هەبێت تەحقیقێک لە ئەوە بکەی کە ئایا ئەم حەدیث و ئەم بەڵگانەی کە ئەم زانا بەڕێزە پشتی پێدەبەستێت حەدیثی صحیحە بەڵگەی بەهێز دێنێت یاخود تەعەسسوبێکی هەیە یاخود بەڵگەی لاواز دێنێت دەبێت ئینسان وریا بێ ئەوە جیا بکاتەوە بزانێت کە فتوا لە چێ وەردەگرێت و یاخود ئەو کەسە ئیلتیزامی بە مەذهبێکی تایبەتیەوە هەیە یان نیەتی یاخود لە هەندێک کەس هەیە زۆر دینەکە تون دەکاتەوە هەندێک مەسائل هەیە زۆر بە توندی دەگرێت یان هەندێک کەس هەیە زۆر شلگیری دەکات دەبێت ئینسان وریا بێ لەوانە حەق چۆنە ئاوە وەری بگرێت و بزانێت حەق لە چێ وەردەگرێت. وەکو باسمان کرد بە تایبەت ئامۆژگاری مامۆستایانی بانگخواز ئەوانە زۆر زەرورە کە ڕۆژانە لە ماڵەوە گوێی لێ بگرێت و ئامادەیی هەبێت لە ماڵەوە ئەو بابەتانە ئامادەیان هەبێت و وجودیان هەبێت لە ماڵەوە بۆ ئەوەی تاکەکانی ماڵ هەمووی سودمەند بێت لێی و منداڵەکانیش دوای ئەوە چاو لە دایک و باوک و گەورەکان دەکەن. و ئامۆژگاری یانزەهەمینمان ئەوەیە کە بانگێشکردنی کەسانی پیاوچاک پیاوی ساڵح ئافرەتی ساڵحە و ئەهلی خێر و خوێندکارانی زانستی شەرعی مامۆستایانی ئاینی بانگخوازان ئەوانەی کە ئەهلی خێرن وا بکەی بانگێشتیان کەی و دەعوەتیان بکەی بۆ ماڵەوە بۆی سەدانی ماڵەوە بکەن وەکو چۆن پێغەمبەر نوح خوای گەورە لە سوورەتی نوحدا دەفەرمێت لەسەر زمانی پێغەمبەر نوح رب اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات ولا تزد الظالمين إلا تبارا. بەڕاستی و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لە ئامۆژگاریکیدا کە دەفەرمێت با خواردنت نەخوا ئیلا کەسێکی تەقوادار نەبێت. هەر کاتێک خواردە کەسێکت بانگێش کرد ئەهلی تەقوا دەعوەت بکە ویستت خەڵک دەعوەت بکەی خێرێکت کرد چاکەیەکت ئەو کەسانە دەعوەت بکە کە ئەهلی تەقوا و ئەهلی لە خواترسان و ئەهلی زانستی شەرعین و بانگخوازن بۆ دینی ئیسلام چونکە بەڕاستی هاتنە ژوورەوەی کەسانێکی بانگخواز و ئەهلی عیلم نور و ڕووناکی ماڵ زیاد دەکات و بەهۆی قسەکان و ئامۆژگاریەکانانەوە و ئەو مناقەشانەی لە گەڵیاندا دەکەی هەم دەبێتە مەجلیسی زیکر و هەمیش سوودی دنیایی و قیامەتی بە تاک دەگەێنێت و دوور دەبێت لە مەجلیسی شەڕ و تەنانەت ماڵ و منداڵ و خێزانیش دەتوانێت سوود لە قسە و ئامۆژگارەکانی وەربگرێت و ببێتە مای خێر. والسلام عليكم ورحمة الله وبركاته.